قالوا چما داعش ويقفبا لسر أولهية جهاني هزاوي دتشدا دي ايديولوجيا وي يا تنرودة يا جنبونا جديتا برسفدانا جهاني جبو بيكجاري ويكو مالينا هيلن دكتور محمد صالح زاده ليكولر وبربرسي سنتري ميناتو يه ليكولينان جي هلسنكي فنلند بمرأة دكتور قالك سباس بودميتا بس يارما أواتشما داعش وي قفا بمين لسر أولهية جهاني سلاو رز بينرو بسرية ورا ديار داعش بيروكيكي بس شكداري ونظامي وعسكري نيا بيروكيكي آينيش داعش لباري نظامية ولباري عسكرية وشكستكي قوري خوارد وكهيج ناوتيكي جغرافيائي لعراق ولسوريا يا قوة خواندلن بلد الشام يا ليفانت نماوتوا بەڵام لەبارەی ئاینیەوە ئەم گروپە تێک نشکاوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ناوچەکە لە ناوچەکەدا بیرۆکەی ئاینی ئیسلامی توندڕە و هەر ڕۆژ پەرەدەستێنە نمونە بۆ نمونە لە باشووری کوردستاندا دایان مزگەوت و دایان مەلای توندڕەوە هەیە کە ئانالیز و شیکردنەوەی زۆر توندڕەوانە و داعشیانە لەسەر دین دەکا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەروە زۆر حکوومەت هەیە لە ناوچەکەدا وەکو تورکیا و ئێران و ئەمانە کە بیرۆکەی ئیسلامی سیاسی توندڕە و پەرە پێدەدەن عەرەبستانی سەعودی پارەیەکی زۆر بەوەمە تەرخان دەکا واتە جناعەکانی شیعی و سونی لە سیباق و لە مسابقەیەکدان لە چێبەرچەیەکی نابەرابەردان بۆ پەرەپێدانی ئیسلامیزمی شیعی و سونی مەسەلێکی تر هەیە لە ئەوروپادا چۆن توانیان قدرەتی کاتۆلیک و کلیسا کەم بکەنەوە ڕەنێسانسیان کرد ئەگینا خۆ بەخۆشی خۆی کلیسا نەبوو خەڵکی بیرمەند و بەتوانا و سیستەمە پێشڕەوەکان ڕێیان نەدا هێز و بیرۆکەی توندڕەوی مەسیحی پەرەبستێنێ بەڵام ئێستا لە کوردستاندا هەموو ئەوانە بە باوەشێکی گەرمەوە پەزیرایان لێ دەکەن لە ڕقابەت لەگەڵ یەکتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەروە لە سووریادا هەروە لە تورکیادا واتە یەکەم شت دەبێت ڕێنەسانسێکی فکری لە دینی ئیسلامدا بکرێتەوە دکتۆر کەواتە هێزاوێت ئایدۆلۆژیاوەیە ڕادیکالدایە باشە چما ئەو لە هەرێمی وکوتە گوتی لێ هەرێمی گەلک ئاکتیڤن گەلک ئەو هێزا بەرەو خوردبوونی دچا چما لە جیهانی چما لە وڵاتی دین وەکە ئەمریکا و ئەوروپا وێوانە وەکا گەفێ لەسەر ئەو لە هەیە خۆیان نیشتیمانی دابنین ڕاست دەڵێن ئێستا یەک ناوەندێکی لە کۆڵینەوەی ئێوڕۆپۆل لێکۆڵینەوەیکی بە زمانی ئینگلیسی کردووە لە ئینتەرنێتدا هەیە من خۆشم کۆلۆمنم لەسەر نووسی لەمە بە فینلاندی لێرەدا دەڵێت زۆرتری ترۆرەکان ترۆری ئیسلامی سیاسی و توندڕە و داعش و گروپانی نزیک بەوان بوون وڵاتێکی چکۆڵی وەکو فینلەندا کە زیاتر کەمتر لە 100,000 مسلمانی ئیسمیشی لێیە نزیک لە 500 کەسی توندڕەوی ئیسلامی کە پەیوەندیان لەگەڵ گروپە توندڕەوەکان هەیە لە زینداندان نزیک لە 400 نەفەر لەژێر چاودێریدان لە دەرەوەدا کە ئەمانە پێیان دەڵم بۆمبی تەوقیت کراو مەسەلەیەکی تر کردنەوەی هەڕەشەکانی تورکیا بۆ کردنەوەی ڕێگا بۆ داعشیانەی کە لە ناوچەکەدان یا بۆ پەنابەرانەی کە ئەگەر لە سووریادا بەسەرە ناکۆچێکی زیاتر ڕوو بدا و ئەو کەمپی ئەلهول و ئەمانە بکەونە خەتەرەوە ئەمانە هەموو دێنە ئەوروپا لە ئەوروپا چارەسەریان بۆ کردو بە زیندانیکردنیان بە تربیەتکردن و پەروەردەکردنی نوێیان لە هەر شوێنێکدا ببینی کاڕەشا هەیە لە ناوچەکەیاندا یا پەیامێکی توندڕە و دەدەن دایانگرن بەڵام تەنیا ئەمە ڕێگای ئەسڵی چارەسەرکردنی ئەو مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناودڵی مسلمانانە بۆیە خەتەری ئەمە هەیە لە هەگەڵ هاتنی پەنابەرەکان ئیسلامیستی توندڕە و زۆر هاتووە پێشبینی دەکەن تایبەتی یەکێتی ئەوروپا پێشبینی دەکا ئەمانە لە داهاتوودا چاوەڕوانی پەیامێکن کە ئەوروپا بکەنە گۆڕەپانێکی شەڕ و تەقینەوە دکتۆر باشە ئەگەر وەسا ئەف کۆمەڵە وەسا خەتەر بە لەسەر دنیای لەسەر جیهانی چما وڵات گەلک خەڵک گەلک لایەن ژکیمانین ئۆلین وەکە کریستیان و ئیزدیان و کەسیندین و نەدیگەل باوەڕین مسلمانان جوانە دەخوازن وڵاتی خۆدا بمینن یعنی ئەستی ناگەهم یعنی گەلک پاراستناوان هەبە ئەگەر نا بەرنەبێژن ئەوەندە خەتەرن و ئەوەندە بهێزن و وێ بکارن جیهانی بینین ئێزدیەکان بینینە بەرچاومان و بەهاییەکان لە ئێراندا ئێزدیەکان نزیک لە 73 دانەوە کوردخواان دەڵم فەرمانیان بەسەردا هاتووە خۆمانە هەمویان داعش نەبوون ئەمە بیرۆکەی توندڕەوی ئیسلامی بوون بەر لە داعشیش واتە
لە دینی ئیسلامدا تعبیری پێشکەوتووی مۆدرن دەبێ بکرێ لە دینی ئیسلامدا. لە ئێراندا نمونەی زۆر بە بینیومانن سۆهروەردیەکان و ئەوانی تر. لە عێراقیشدا لە باشوور بۆ نمونەکە کوردەکان دەزان خەڵکانێکی وەک مەلا سامان و ئەمانە بێنە پێشەوە کە تعبیرێکی پۆزیتیڤ لە دین بکەن، تعبیرێکی جوان لە دین بکەن. ئەمەیە دین. ئەگیناوە 1500 ساڵەوە پێش چۆن تعبیرکراوە زۆر غەڵەت بووە بە هەر شێوەیەک. مەسەلەیەکی تر لە ئێراندا مەسەلەن بەهاییەکان وەزیان چۆنە لەژێر دكتور محمد داخل اللي بريد أسئلة المقدمة هابا كان بحسي بكن لنا هذا ممنا مع دكتور محمد صالح زاده لكولر بربرسيس سنتري ميناتو يلي كولينان لهلسنكي فنلند بدنج أمريكا رابو قالك سباس جوارا.